بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. بینەرانی زۆر بەڕێز و خۆشەویست، بەدیدارتان شاد بووینەوە لە پرۆگرامی خۆشەویستیدا. بەویستی خوای پەروەردگار بەهۆی زۆری پرسیارەکانی بەڕێزتانەوە پرسیارە گەورە و گرنگەکانتان سوپاسی متمانەتان دەکەین کە پرسیارەکانتان ناردووە بۆ کەناڵی دیمەن. دڵنیا بن کە وەکو پێشتریش عەرزم کردوون هەموو پرسیارەکان لای ئێمە پارێزراوە، بەڵام بەهۆی کاتی بەرنامەکەوە نامەوێت بەڕاستی پرسیارە بەڕێزەکانی جەنابتان، پرسیارە بەپێزەکانی ئێوەی بەڕێز هەروە بەسەریا تێ بپەڕین بە ئیزنی خوای گەورە حەقی تەواوی بەرنامەکە و پرسیارەکەی جەنابتان بدەین. بۆیە ئەگە پرسیارەکانتان وەڵامەکەی دواکەوت چاوەڕێمان بکەن، ئینشاءڵڵا ناو بەناو هەرجارە لە تەوەرەیەکی بەرنامەکەدا پرسیارێک جواب دەدەینەوە. وەڵامی پرسیاری ئەم جارەمان لەسەر بابەتی تەحیاتی نوێژە. پرسیاری یەکەممان بەڕێزێک فەرموویەتی شێوازی دروستی تەحیات خوێندن چۆنە؟ پرسیارێکی جوانە. لە ناو موسڵماناندا شێوازەکانی تەحیات خوێندن زۆرن. با بزانین کامەیان پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فێری ئومەتەکەی کردووە. لە وەڵامی ئەو بەڕێزەدا دەڵێن وبیلای تەوفیق لە صحیحی بوخاری و موسلیمدا، بەڵام لەفزەکەی ئیمامی موسلیمە هاتووە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئاوا تەحیاتی فێری سەحابەکان و هەموو ئومەتی کردووە. ئەو بەڕێزەی کە فەرموویەتی شێوازی دروستی تەحیات خوێندن چۆنە، ئەمە وەڵامەکەیەتی هەر کەسێک ئاوا تەحیاتی نوێژ بخوێنێ بەڕاستی پێکاوێتی و لەسەر سونەتە. التحيات المباركات الصلوات الطيبات لله السلام عليك أيها النبي ورحمة الله وبركاته السلام علينا وعلى عباد الله الصالحين أشهد أن لا إله إلا الله وأشهد أن محمد رسول الله. دوبارەی دەکەمەوە التحيات المباركات الصلوات الطيبات لله السلام عليك أيها النبي ورحمة الله وبركاته السلام علينا وعلى عباد الله الصالحين أشهد أن لا إله إلا الله وأشهد أن محمد رسول الله. أما تحياتك كتواوترين تحياته وبيغمبري خوا صلى الله عليه وسلم فرمويتي بخوانن ئەمە شێوازە هەرێ تەواوەکەیەتی. کەسێک لەوە دەچێ بپرسێ من ئەو هەمووم پێ لەبەر ناکرێ. بەڕێزان تەحیاتێکی ترمان هەیە کە هەر لە سونەتدا هاتووە، بە وشەکانی کەمترن، ئاسانە خوێندن و لەبەرکردنی. هەر کەسێ ئەم تەحیاتەش بخوێنێ نوێژەکەی بەڕێک و پێکی تەواوە و تەحیاتەکەی تەواوە. ئەویش دەڵێ التحيات لله السلام عليك أيها النبي ورحمة الله وبركاته السلام علينا وعلى عباد الله الصالحين أشهد أن لا إله إلا الله وأشهد أن محمد رسول الله. كواتا التحيات المباركات الصلوات الطيبات أمانا ناخواني هر كرتو بخد دل التحيات لله يكسد دل السلام عليك أيها النبي. هل وهل سنة دهاتوا دشتواني بلا وأشهد أن محمدا عبده ورسوله. أما شيان هالدرستا ئەمە وشەکانی کەمترن، بەڵام نوێژەکەت تەواوە. ئێستا بەڕێزێک ڕێک لێمان دەپرسێ ئەرێ مامۆستا سڵاوەتی تێدا نەبوو، تۆوت ئەشهد أن لا إله إلا الله وأشهد أن محمد رسول الله. بەڕێزان تەحیاتەکە تا ئێرەیە، بەڵام لە ئەو نوێژانەی کەوا یەک تەحیاتیان هەیە. بۆ نمونە نوێژی بەیانی دوو ڕکاتە و یەک تەحیاتی هەیە، نوێژی شەونێژ دوو ڕکاتە و یەک تەحیاتی هەیە، نوێژی چێشتەنگا و دوو ڕکات دەکەی و سەلام دەدەیتەوە، دواتر دوو ڕکاتی تر دەکەی. نوێژی ویتر یەک ڕکات کۆتایی پێدێنی و یەک تەحیاتی هەیە. لەو نوێژانەی کە یەک تەحیاتیان هەیە و لەو نوێژانەی کە دوو تەحیاتیان هەیە، لە تەحیاتی دووەمیاندا واجبە سڵاوەت بدەیت. کەواتە ئەو نوێژانەی کە دوو تەحیاتیان هەیە، وەکو نوێژی عیشا، وەکو نوێژی نیوەڕۆ، وەکو نوێژی عەسر، ئەم سێ نوێژە کەوا دوو تەحیاتیان هەیە، تەحیاتی یەکەم دوو ڕکات دەکەی هەڵدەستێ و دوو ڕکاتی تر دەکەی. لە تەحیاتی یەکەمیانە کەوتت ئەشهد أن لا إله إلا الله وأشهد أن محمد رسول الله هەستایتەوە بۆ ڕکاتی سێم تەحیاتەکەت تەواوە. بەڵام لە سڵاوەتی شتدا لەسەر پێغەمبەر و ئالی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەویان سونەتە و ئەجرەکەت زیاترە. بەڵام لە تەحیاتی دووەمدا یان لە نوێژی بەیانیدا کە خۆی دوو ڕکاتە، یان لەو نوێژانەی کەوا
سنەتی وتر یەک ڕکات و سەلام دەدەیتەوە لە کۆتاییەکەیدا ئەمانە واجبە لە تەحیاتەکانی دووەمی نوێژی نیوەڕۆ و عەسر و عیشادا پێویستە سڵاوات واجبە لەسەر پێغەمبەر بدەیت صلی الله عليه وسلم کە پێغەمبەر صلی الله عليه وسلم لێی پرسرا چۆن سڵاوەتەکە بدەین خۆی فەرمووی بڵێن اللهم صل على محمد وعلى آل محمد ئاوا بەڕێزان اللهم صل على محمد وعلى آل محمد ئەمما نوێژەکەت تەواو دەتوانێت یەکسەر سەلامی نوێژەکەت بدەیتەوە بەڵام سڵاواتی تەواو چییە كوتل أشهد أن لا إله إلا الله وأشهد أن محمد رسول الله كما صليت أمل تحياتي كوتايدا كما صليت على إبراهيم وعلى آل إبراهيم وبارك على محمد وعلى آل محمد كما باركت على إبراهيم وعلى آل إبراهيم في العالمين إنك حميد مجيد لصحيح بخاري مسلم ده أم صلاوة هذا الطواو أو كما صليت على إبراهيم وعلى آل إبراهيم وبارك على محمد وعلى آل محمد كما باركت على إبراهيم وعلى آل إبراهيم في العالمين إنك حميد مجيد أما برسالي أو برزبك فالموي الشوازي دروستي تحيات حد الشواكين ورون كدنوا وبهر كامي كان بيخواني تحياتك الطواوة وصلاواتك أشبه الشوايا برسالي دوام هل سر تحيات دفرمي أو برزة هر كاتي تحيات دخوانين يكسر بنجي الشايتمان هالبرين يعني كوتمان أشهد أن لا إله إلا الله لقال إلا الله دا بنجا كمان برز بكين أو تشيلي بكين برزان هر وقت تحيات تانخوين تحياتي يكم بيان دوان بيه هل لقال دس بيكردني التحيات لله يعني التحيات المباركات يكسر بنجي شات بنجا كاني دستي راستد برزان تشبت بخسر راني تشبت توزا لا أجنوتا ونزيك بن پنجەکانی دەستی ڕاستت ئەم سێ پەنجەیەت ئاوا لێ بکە ئەم پەنجەیەشت ئاوا پەنجەی شایەتمانت یعنی هەیە پەنجەکانی ئاوا لێ دەکا کە گەیشتە ئەشهەدو ئەن لا ئیلاهە ئینجا کۆیان دەکاتەوە نابەڕێزان هەر کە یەکسەر تەحیاتت دەست پێکەوتت التەحیات لله یەکسەر پەنجەکانت ئاوا لێ بکە بم شێوەیە کە عەرزتان دەکەم ئەوکو لە وێنەکەدا دەیبێنن پەنجەکانت ئاوا لێ بکە پەنجەت ئاوا لەسەر زەویەکەیە کەوتت ئەشهەدو ئەن لا ئیلاهە ئیلا الله لە مەذهەبی ئیمامی شافعیدا کە ئێمەی کورد مەذهب كورد زبان بشانازية وبيروي إمام الشافعي دكين وريز حرمت من هي بو همو إمام بايبر زكاني إسلام بو هر زانايكي بريزي إسلام كرأي همويان صحيحة هموي هلق قلاوي فرمودكاني نازدارة رسول الله صلى الله عليه وسلم روح قرباني به هموي لو ويان ورقرتوه بريزان إما بو أوي ملة كمان هاد بيك شواز بين وبراياتي لنيوان من دا الزياتري بيلن بتايبل مزقوتا أو بمشي كان هل يكسر كتحيات الدست في كل عزم كذن بنجكاني دست راس أو بمشي يبكى كوتد أشهد أن لا إله إلا الله لقال إلا الله ده بنجد برسكوا أو برزي كوا توزي بيانا في شوا برولا قبل رايقرا بلان بنجد دامنا وينا ويستعيما يوالا أشهد أن لا إله إلا الله انجدوي بنجد دادنيتوا أم بنجد برزان أم بنجد راقرا بمشي ويبرو قبلة توزي بيانا في شوا لما صيب إمام شافعي دا رحمة خالي وكل من هاجا فرمي سيري بنجدك واتتشاود با هل لسر بنجد بي بنجد بمشوية براقري بي الله حتى كوتاي تحيات تا السلام دديتوا يان لتحياتي كما تا هل دستيتوا بوركاتي دوم بوشوية بنجد بوشوية راقرا اتر أما لم كاتدا علي أشهد أن لا إله إلا الله اتر سيري بنجدك وميجولينا للروايات اجتهاتوا پیغمبر صلى الله عليه وسلم پنجشي جولان دوا باتا پنجي اوالي كدوا وفرموده هي لسروي كفرميتي للشيطان ددري وكو چون بچكشي اصلا لسري دي هاته كسان پنجان اوا د جولانن بوشيوه اوش فرموده لسرا بلا مكو مذهب امام الشافعي كاختيار امام شافعي وشون كوتواني مذهب الشافعي رحمتي خاله هميان به او رايان ويا كپنجر عرزم كدن الا الله اتر پنجت آوا راقرة برو قبلة شوريب كوبو الشيوة أبي ببيشوة ما يجولينا بلام أقا بريز يكد بريزان لمزقو تابيني پنجشي آوا دا جولان والله أو فرموديش هيا وهيج خلافك لسرنية وأوش فرمودي دروستي پیغمبري خواه صلى الله عليه وسلم بلام أون دبي خوانا خواستا أم پنجه بو آزارداني يكتر نبي استجار هبو لمزقو تابين دراوة ما محاجيك لوتي تمني هي بم شوازي بيشوك عرزم كدن تحياتي خويندو پنجي شات ما جلان گنجيكي بريزيش فرمودي دروستي پیغمبري صلى الله عليه وسلم لبدستايو پنجكي اوالي دكا ما محاجي لدوين جاخري بو شريان به كاكا پنجت بوالي دكا يوتيتي والله تو دروزنيه نخيري هدوك مان دروستا
بەڵام ئەگەر لە شوێنێکە زانیت ئەو کەسەی لەم لاتەوە لەو لاتەوەی بە پەنجە جوڵانەکەی تۆ خوا نەخواستە قەڵز دەبێ ئەو لەو بابەتە تێنەگەیەوە یان فەرمودەکەی پێنەگەیەوە یان وای زانی و بەس ئەوەی ئەو ڕاستە تۆ پەنجەت ئاوا بۆ شێوەی ئیمام شافعی فەرمووی ئاوا لێ بکە بۆی برایەتیمان کە واجبە دڵخۆشیمان بەیەکەوە لە سەفی جەماعەتە جەماعەت ئەوەی پیرۆزە کە من و تۆ لە تەنیژیەکەوەین دڵمان بە یەکتر خۆشە دڵمان بە یەک دەکرێتەوە سڵاو لە یەکتر دەکەین برایەتی نوێ دەکەینەوە نەخوا نەخواستە لە پێناوی سونەتێکە واجبێک بفەوتێنین دەبێت ئاگاداری ئەوە بین و ئەگەر کەسێکی ژوای کرد کەسەکەی تر زۆر بە ئاسایی وەریگرێ لەو بابەتانەدا کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بابەتەکەی زۆر فراوان کردەوە بە چەند شێواز کردوویەتی بۆی ئومەتەکەی هەمویانی بۆ ئاسان بێ و مەسەبەکان هەر کەسە شتێکی هەڵبژاردووە ڕەحمەتی خوا لە هەمویان بێ بەڵام ئێمە تەنها و تەنها ئاگامان لە برایەتی ئیسلامیمان بێ بە تایبەت لە سەفی جەماعەتە خوا نەخواستە بەهۆی سونەتێکە و برایەتەکەمان خەلەلی تێنەکەوێت پرسیاری سێم هەر لەسەر تەحیات ئەو بەڕێزانە فەرمویانە ئایا ئەو دوعایانەی لە سوزدەدا دەکرێن دەبێت لە دوای تەحیات بچینەوە سوزدە یان هەر لە سوزدەی کۆتایی پێش هەستانەوە بۆ تەحیات بەڕێزان ئەو دوعانەی لە سوزدەدا دەکرێت لە دوای تەحیاتەوە کە تەحیاتت خوێن بە تایبەت تەحیاتی کۆتایی تەحیاتی یەکەم هەڵدەستیەوە بۆ نوێژی نیوەڕۆ و عەسر و عیشا ئەوەی تریشی سەلام دەدەیەوە لە دوای تەحیاتەوە نابێ بچێەوە سوزدە ئەوە هیچ شێوەیەک ئەوەی تێدا نیە یەکسەر سەلام دەدەیتەوە دوای کۆتایی هاتنی تەحیاتەکە دوای سڵاوەتەکان یەکسەر سەلام دەدەیتەوە بەڵام ئەگە بتەوێت دوعا بخوێنی بەڕێزان لە سوزدەکانە جا شەر نییە ئاخر سوزدە بێ لە هەموو سوزدەکانە تۆ ئەتوانی دوعای خۆت لە بینی خۆت و پەروەردگار تا بکەیت بە شەرتێک ئیمام نەبی یان بە شەرتێک لە سەفی نوێژە نەبی چونکە ئەگە ئیمام بی مافیەوەت پێ نادرێت تۆ بە دوعا خوێندنەوە خۆت مەشغوڵکەی مەئمومەکان حەزیەت دەی لە دواوە ئەوان هەر چاوەڕێ بوون و ئیمام سەربەرز نەکاتەوە لە سوزدەکانی بەڵام ئەگە بە تەنیا نوێژت دەکرد لە مزگەوت بێ یان لە ماڵ بێ نوێژی فەرز بێ یان سونەت بێ لە هەموو سوزدەکانە دوعای خۆت بکە لە بینی خۆت و خوای پەروەردگارە بەڵام ئەوەی پرسیاری کە کردوێتی ئەوە هەڵەیە نابێت دوای تەحیات بچیتەوە بۆ سوزدە ئەم جەڵێ لێدا دوعا دەکەم نا پێش تەحیاتەکە لە سوزدەکانە و هەر سوزدەی ئەخیریش نا لە هەموو سوزدەکانێت بۆت هەیە ئەگەر وەکو تاک نوێژت دەکرد لە ماڵی خۆدیان لە مزگەوتە دوعاکانت بکە بەڵام بەڕێزان چەند دوعایەکمان هەن لە پێش سەلامدانەوە و لە دوای تەحیات دەخوێندرێن ئەمەیان گرنگە چونکە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم زۆر گرنگی بەمەداوە ئێمە باسی تەحیاتەکەمان کرد دوای سڵاوەتدان اللهم صل على محمد وعلى آل محمد صلاوەتی تەواوتر كما صليت على إبراهيم وعلى آل إبراهيم کە ئەمانەتان تەواو کرد تکاتان لێ دەکەم والله ئێمە ئەم هەموو شتە لەبەر دەکەین خوێندەوارەکان خوێندکارەکان قوتابیەکان گەنجەکان بەتەمەنەکان ئافرەتەکان ئێمە ئەم هەموو شتە لەبەر دەکەین تخوا ئەم چەند کەلیمە نازدارەی کە نازدارمان ڕەسوول الله صلی الله عليه وسلم ڕوحمان بە قوربانی بێ ئەوەی پێوتوین هەمووی بۆ قازانجی خۆمانە حیف نییە ئەم چەند وشەیەمان پێ لەبەر نەکرێ بەڵام عولەماش فەرموویانە بۆ ئاگاداریتان ئەگەر کەسی هەر محاوەلەی زۆری کرد ئەم دوعای بە عەرەبی وەکو خۆی پێ لەبەر نەکرا دروستە بە کوردی بێڵێ دروستە بە کوردی بە زمانی خۆیان بە هەر زمانێکی تری جیهانی بڵێ نوێژەکەی تێک ناچێت بەڵام بە مەرجێک تەواو محاوەلەی تەواوی کردبێ و فێری دوعاکە هەر نەبێ وەکو کە پێغەمبەر سەڵسەڵەم بەو زمانە شیرینەی خۆی فەرموویەتی دروستە بە زمانی خۆت پێش سەلامدانەوە بیخوێنێ ئەویش بەڕێزان ئەو دوعایە پێغەمبەر صلی الله عليه وسلم لە صحیحی مسلمە فەرموویەتی إذا تشهد أحدكم ئەگەر کەسێ لە ئێوە تەحیاتەکەی نوێژی خوێند و تەواو بوو فليستعذ بالله من أربع با پەنا بگرێ بە الله لە چوار شت بڵێ اللهم إني أعوذ بك خوایە من پەنا دەگرم بە تۆ یعنی بەس بە تۆ دەپارێزرێم لەم چوار بەڵایە من عذاب جهنم یا ربی خوا لە ئازاری ئاگری دۆزەق بمپارێزی من عذاب القبر يا ربي خوا بقوري خوت پنات بيدقرم لا آزاري سزينا وقرب باريزي ومن فتنة المحيا والممات يا ربي خوا لفتني جان مردن بمباريزي ومن شر فتنة المسيح الدجال يا ربي خوا للشر أو دجال كمسيح دجال خوا بمباريزي برزان دعاية زور قرنقا بلين اللهم إني أعوذ بك من عذاب جهنم ومن عذاب القبر ومن فتنة المحيا والممات ومن شر فتنة المسيح الدجال أما دعاك ولا صحيح مسلمة هاتوا بتايب الشر مسيح الدجال بزان المسيح الدجال تشيا أو كسي كرش اللي دكا بسبي كروج اللي دكا بشو شوي تاريك اللي دكا بروش أو كساني شوا شكارن جاو كسانا علماني بيدين كانوا ملحدة كان بن كسلم الصمانان دشيوينن
شکرت لێ دەکا زەهرە بە شکر دەداتێ، شیر لێ دەکا بە هەنجوین بە ژەهر، یعنی شیری سپی لەگەڵ ژەهری سپیدا لێت تێکەڵاو دەکا تۆ وە ئەزانیەکە پەنا بگرە بە ئەڵڵا سوبحانەه وتەعالە خوا لەو فیتنەکارانە بمپارێزە کە سەرم لێ تێکدەن، پەنا بگرە لەو بەناو مەلایەنەی کە دەجالن ئەو کەسانەی کە ئیسلامی ڕەحمەت دەکەن بە زەحمەت. واللهی شوێنی وا هەیە، وتاری وا هەیە، مزگەوتی وا هەیە پەنا بەخوا ئەگە بچی یعنی وا لێ دەکاتێ دەرەوە ڕقل لە مسلمانان دەبێتەوە، ڕقل لە خەڵکی دەبێتەوە. ئەوە فیتنەی مەسیحی دەجالە. یا ڕەبی خوا لە شەڕی مولحید و بێدینەکان، لە شەڕی ئەو کەسانی کە ئیسلامیان بەناحاڵی بوون بۆ خوان وەرگتۆ دەیانەوێت فێری خەڵکیکەن، خەڵکی فێری تۆندڕەوی و خەڵکی فێری ڕق لێبوونەوە و زەحمەتکەن جگە لە ڕەحمەت، خەڵکی فێری ژەهرباران و ژیانباران کەن لە جیاتی گوڵ و بۆن خۆشی. یا ڕەبی خوا لەوانە بمپارێزی. بەڕێزان دوعاکان ماون، بەڵام کاتی ناوبڕە ئینشاءالله بە ئیزنی خوای پەروەردگار دوای ناوبڕێکی کوردینەوە لاتان و بابەتەکە گە دەرفەت بوو تەواو دەکەین ئینشاءالله تعالی و ئێستاش پەیوەندیەکانتان لە دوای ناوبڕەوە ڕاستەوخۆ بەو ژمارانەی کە لەسەر شاشەکە نووسراوە لە خزمەتتان دەبین و پەیوەندیەکان وەردەگرین ئینشاءالله دێنەوە خزمەتتان. بسم الله الرحمن الرحیم. دووبارە سڵاوتان لێبێ بینەرانی زۆر خۆشەویست، هاتینەوە خزمەتتان و ئینشاءالله چاوەڕێی تەلەفۆنەکانی بەڕێستانین و بەڵام پێشەوەی تەلەفۆنمان بۆ بێ بە ئەم بابەتە گرنگە تەواوکەین. لە صحیحی موسلیمە هاتووە ئیبن عباس عەبدوڵڵای کوڕی عباس دەفەرمێ أن رسول الله صلى الله عليه وسلم كان يعلمهم هذا الدعاء كما يعلمهم السورة من القرآن. پیغمبری خوا صلی الله علیه وسلم او دعایی که پیشتر عرضم کردن اللهم اینی اعوذ بک من عذاب جهنم ومن عذاب القبر ومن فتنة المحيا والممات ومن شر فتنة المسيح الدجال. والله الصحابه كان فيري ام دعاء ذكر پیغمبری خوا صلی الله علیه وسلم شون فيري سورتك لقرآني دكردن او ندقرنجي بم دعاء ده كواتا واجب ايمش قرنجي بيبدين وان شاء الله باذن الله بالدوام بيخوانين. و دعای کەمیلەتی کوردمان حل لە باو باپیران و دایکمانەوە گوێمان لێ بووە کە دەفەرمێن اللهم حاسبني حسابا يسيرا. ئەمەش دوعای پێغەمبەرە صلی الله عليه وسلم دوای تەحیات و سڵاوەتەکە یەکسەر ئەم دوعایە بخوێن اللهم حاسبني حسابا يسيرا. یا ربی خوا لە قیامەتە حیساب و لێپرسینەوەیکی ئاسانم لەگەڵ بکەی چونکە بەرگەی بەڕاستی لێپرسینەوەی قورس ناگرم ئەی پەروەردگارە. پەیوەندێکمان لەگەڵە بەڵێ كاك شريف فرمو بلاي عزيزم. كاك شريف فرمو. السلام عليكم. عليكم السلام ورحمة الله وبركاته. كاك شريف خوش ويست. باش ما مساجان خالد راضي بيت. لقد يبرد شو هم إيمان داران دا خاله هم لا يكمان راضي بيت الحمد لله. ما مساجان بارنا بيك برسياريك مثلا تولى حمام أخوات شوي زور زاد زنيش على قرين. بسم الله الرحمن الرحيم وتلو السنة الدزنيجة بكاري ديني بروتي قول عبارة بي يعني بسر تشاو والله بسر برسياري كي جوانا جواب ددمو إن شاء الله لقال ما نبا زور سپاس خوي قول السلامة تانك يا أخوي خالد راضي يا أخوي قول بريش دسي جنابش تقول لك هاك شريك زور سپاس بەڕێزانەوەی کە میلەتی کورە و دوعای هەڵبژاردە و بەردەوام دەیخوێنەوە هەموو دایک و باوکمان و باو و باپیرانمان وتویانە اللهم حاسبني حسابا يسيرا ئەو فەرمودەی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئیمام ئەحمەد و ئیمامی حاکم بە صحیحی دانا و ئیمامی زەهەبیش دەفەرمێن حەدیثێکی صحیحە بەردەوام بیخوێنن. هەروەها پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە بوخاری و موسلیمە هاتووە کە لە دوای تەحیاتی نوێژ فەرموویەتی اللهم إني أعوذ بك من المأثم والمغرم. خۆیان پەنات پێ دەگرم لەو کارانەی کەوا تووشی گونەهباریم بکە. یا ڕەبی خۆیان پەنات پێ دەگرم لە قەرزاری. بەڕێزان مەغڕەم واتە قەرزاریە کە ئینسان چونکە کەس نییە لە دنیادا قەرزار نەبوو بێ. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم خودی خۆی قەرزی کردووە لە خەڵکو و دوایی داوێتەوە. قەرزاریە کە پەنای پێدەگری لە کاتی تەحیات و دوای تەحیاتە پێش سەلامدانەوە دڵی یا ڕەبی خوا لە قەرزاری بمپارێزە لە دوو قەرزاری. نیەتت ئەوە بێ ئەو قەرزاری خوایە تووشی بەڵایەک نەبم کوڕێکن نەچێ زەلامێ بکوژێ و بچی تووشی قەرزاری بێ بۆی سوڵحە ناشەریفانەکەی پێ بکەی. یا ڕەبی خوایە لە بەڵایەک بمپارێزی کە تووشی قەرزاری خەڵکم کا و دواتر بۆ کارێکی خراپ تووشی قەرزاری بم. دووەمیان یا ڕەبی خوایە لە قەرزێک بمپارێزی کە دوایی بەسەر ماڵزاڵ بێ و نەتوانم بیدەمەوە. دوای شەرمەزار بن. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هەمیشە پەنای دەگرت بە خوا یا ڕەبی خوایە لە قەرزاری بمپارێزی.
وەکو خاتو عایشە دەفەرمێ پرسیاریان کرد ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بۆچی ئەوەندە دوعا دەکەی یا الله لە قەرزاری بمپارێزی فەرمووی إن الرجل إذا غرم حدث فكذب ووعد فأخلف فەرمووی والله ئینسان کە قەرزار بوو بەڵێن دەدا بە خەڵکی و دوایی بەڵێنەکەشی بۆ ناچێتە سەر قسە دەکا و درۆ دەکا کابرادی ئەڵڵە کێ قەرزەکەم دەیتەوە تۆ هیچ نییە ئەڵێ بەڵێن بێ ئەم هەفتەیەشم لێ بوەستە سەری مان و موچەکە بێ و موچەکەش نایە ئیتر وردەوە دەوا لێدە وعدتدا خلافت کرد والله خۆت ئەزانی درۆیە و پێن نادرێتەوە ناچاری فڵان کەس بەهۆی بە سوێندێکی بە درۆژ جاریوا لە کۆڵ خۆت بکەیتەوە بۆیە پەنا بگرن بەخوا هەمیشە بڵێ خوا لەو قەرزانە بمپارێزی کە دواتر نەتوانم بیان دەمەوە پەیوەندێکی ترمان لەگەڵە باڵە خوشکە تریسکە فەرموو دادەی بەڕێزم فەرموو دادەی گیان خوشکی بەڕێزم فەرمووە گە گوێبیستی دەنگی ئەمەی ئەلو بەڵێ فەرموو خوشکی من گوێبیستی جەناب بەڵێ من گوێم لە جەنابتە دادەی گیان فەرموو تەلەڤیزۆنەکەت کەسکە تەواو لە موبایلەکەتەوە قسەمان لەگەڵ کەی گوێ بگری زۆر باشە بەڵێ گوێبیستی جەنابتین فەرموو بەڵێ ئەلو گوێبیستی بەڕێستی سلام علیکم عەلەیکم السلام ورحمة الله وبركاته ئەلو سڵاوی خوا لێبێ خوشکی بەڕێزم فەرموو قسەکانت بکەیمە گوێبیستی جەنابتین باشە سلام علیکم مامۆستا عەلەیکم السلام ورحمة الله مامۆستا دەستخۆشی دارامەکە لێ دەکەم خۆی گەورە دەستی ئەوەش خۆشکە و لە هەموو لایەکمان ڕازی بێ مامۆستا پرسیاریەکەم سەبارەت بە نوێژە مامۆستا ئەگەر دەڵێن دروست نییە لە کاتی خۆرهەڵاتن لە کاتی خۆرهەڵاتنی بەیانیان بە چارێگر یان خۆت 20 دقیقە ئەڵێن دروست نییە نوێژ بکەیت بەڵام ئەگەر مرۆڤێک لە خەودا مابێتەوە ئەگەر ینی هەستای دەم و دەست نوێژەکەت بکەیت ینی بە نزیکەی 5 دقیقە یا خودە دقیقەیەک خۆرەکە هەڵاتیە دروستە دەم دەست نوێژەکەی بکەیت یان خود بوەستین هەتاکو ئەو 20 دقیقەی دەڕواتن ئەم بەبەستە دوای جاریەوە تۆ خەبەر بۆ نوێژی بەیانیەکە نەکردووە بە خوێنی قورئانی پیرۆزە دروستە لە نامۆبایل بخوێنین بە ڕاکشان یا خود بە پاڵدانەوە و ئایا درستی شەخ قورئان بخوێنین لە نامۆبایل ئەگە هات دەست نوێژ نەبێت قورئان بەبێ دەستنوێژ و قورئان بە پاڵکەوتنەوە مەبەستەوەیە کە دەڵێی پاڵکەوتنەوە عەفوم کە پرسیارەکە کاتێک بانگ دەدرێت الله ئەکبەری یەکەم دروستە مرۆڤ نوێژ بکاتن یاخود دەبی بوەستین هەتاکو ئەو کاتی بانگ تاو دەبی ئینجا نوێژەکە بکەیت بەڵێ بەسەر چاو بەڵێ دەستەکان خۆش بێ ئینشاءالله سپاس بۆ جەنابیشت بۆ پەیوەندیەکە دەستەکان خۆش بێ خوشکە کاڵێ فەرموو پەیوەندیەکی ترمان خوشکە کاڵەیە فەرموو بەڵێ فەرموو دادەگیان خوشکە کاڵە فەرموو گوێبیستی دەنگی جەنابتین خوشکە کاڵێ السلام عليكم عەلەیکم السلام ورحمة الله وبركاته دادەگیان الو بەڵێ گوێبیستی دەنگی جەنابتن فەرموو الو السلام عليكم عەلەیکم السلام ورحمة الله سڵاوی خوا لە بەڕێزیشتان بێ گوێبیستم دادەگیان تەلەڤیزۆنەکە تۆزێ کەسکەی ئیترێوە گوێمان لە یەکتر دەبێ الو بەڵێ من گوێبیستی جەنابتم الو دادەگیان گوێبیستی جەنابتم تەلەڤیزۆنەکەتان کەسکەنەوانی کە پەیوەندی دەکەن تەلەڤیزۆنەکە تەواو کەسکە لە مۆبایلەکەتەوە گوێمان لێ بگریت باشتر لە یەکتر حاڵی دەبین من گوێبیستی جەنابتم لە تەلەڤیزۆنەکەشەوە کە سەیدمانکەی ئاماژەت پێدەین کە بەڵێ فەرموو قسەکانت بکە دیارە خوشکە کاڵێ ئەو گوێبیستی دەنگی ئێمە نیە پەیوەندەکەمان لەوە چێ پسڕابێ خوشکە کاڵێ فەرموو کاک خالیجان فەرموو بەڵێ کاک خالید فەرموو کاک خالید مامۆستای بەڕێ سەلام عەلەیکم عەلەیکم السلام ورحمة الله وبركاته کاک خالیدی عەزیز و خۆشەویست سعود مازەکە مامۆستا فاتح گیان خی گەورە سەلامەتتان کە کاک خالیجان مامۆستا من نێژان بە کوردی دەکەم بە عەرەبی نازانم ئایا قبوڵە یان نا بۆچی هەر فێر نەبووی کاک خالید یعنی چەند محاولت کردوێت چەند هەوڵت داوە بەو قورئانەی مامۆستا زۆر محاولە دەکەم زۆر سوڕەتی فاتحەش فێر نەبووی نەخێر بە عەرەبی بەخوای نەچی دەزانم دەیکەم و کوردی و
كاك خالجان حتى كوتا محاولي خود دبي بكي ولما لسر أوان زانيان همو مسبكان لسر أوان نويش حتى وكويك بتابت سورة فاتحة حتى بتواني أبي وكو خوي بيخويني ككلامي خوايا تحياتش حتى وكو فير يعني أو دوشوينيا أويش حتى بتواني كبيغان صلى الله عليه وسلم شون تحياتي فير كدون أبي خويني أقل نتواني واتدوي محاوليكي زور هوليكي زور محاولي زور هل فير نبوي أمجاد وستا بخزماني كردي خمان بيخويني بەڵێ مامەستاد چاود ماز دەکەم خۆی گەورە سەلامەتیان کاکا خەلیجان خۆی گەورە نوێژ تاعاتیباتی هەموو لای قبوڵ کە دەبم دەستەکەت خۆش بێ و خۆی گەورە هیدایەتی هەموو لای بدە من سواسی جەنابەت دەکەم دەستی جەنابیش خۆش بێ باوکی محەممەد فەرموو و برای عەزیزم دایکی محەممەد عەفو دایکی محەممەد فەرموو خوشکە بە ڕێزەکەم السلام عليكم مامۆستا عليكم السلام ورحمة الله دادەیگیان خوشکی بە ڕێزم دایکی محەممەد فەرموو سلامەتی زۆر دەستخۆشی بەرنامەکە لێکە مامۆستا گیان خۆی گەورە سەلامەتتان کە سپاس بۆ جەنابیشتان چەند پرسیارێکشم هەیە مامۆستا ئەگەر بەڵێ پرسیار گوێبیستم فەرموو دایکی محەممەد مامۆستا بڵێن کە ئەچیتە سەفەر نێژی قەسر و جەمعەکەی بەڵێ مەقسەد ئی نیوەڕۆ و عەسر کە پێکەوە بیکەی قەسر و جەمعەکەی ئەتوانی ناوبڕی بدێتیانە بێ هەردووچی یەکسەر بکەی بەڵێ بەسەر چاوی شەڵا وڵامت دەدەمەوە یان کاتی مەقسەد مەلا بانگەدار تو لە شوێنێ وای نەتوانی مامۆستا بدەیت لەگەڵ مەلایە بڵێیتەوە کە دەستویتە دەرەوە توانی مەقسەد دوای مەلایە مامۆستا بانگەکە بدەی وەڵامی بانگەکەمە بەستت بەڵێ بەسەر چاوی شەڵا جوابێ ئەو پرسیارە جوانەش دەدەمەوە بەسەر چاو سەلامەت بی مامۆستا پرسیارێکترم هەبوو مەقسەد تو لە کاتێ لە حەمامی خۆر دەشۆی کاتی ئێوارە یان زکری ئێوارانە ئەتوانی لە حەمامەکە بیڵێ یان کە دەرچووی ئەنجا بیکەی بەسەر چاو چاوت خۆش بێ زۆر لێکە مامۆستا خۆی گەورە سەلامەتتان کە یەخوا خۆی گەورە لە ڕازیەوە دادەگیان باوکی درود برای عزیزم فەرموو السلام عليكم مامۆستا عليكم السلام ورحمة الله وبركاته باوکی درود سلامەتی مامۆستا باش ئینشاءالله الحمد لله خۆی گەورە چاک بۆ هەموو لایەکمان بکە بە گەورەی خۆی سلامەتکارێ مامۆستا پرسیارێک داڵێن لە دڵمان بووتە گرێ فەرموو باوکی درود وەڵڵاهی مامۆستا ڕاستەکەی بەهۆی برێنزەرەرێکی گەورەوە مەزبوعە پارەی زۆر قەردار بوومەوە بەڵام لێرەدا کێشەی من چییە حەقم دەڵێن لە ئاین ئیسلامدا کەسێک حەق و ناسی لەسەر بێ بێگومان لەوە دانێ کە نوێژیشی لەسەر ناکرێ نوێژی مردوو ئەم ئێستا مامۆستا ئێستا مەسەلەن ڕۆحی من دەرچێ بمرم ئەمڕۆ ساڵێک 2 ساڵی دی چەندی دیکە بمرم یعنی هەتا دنیاماوە ناتوانم قەرزەکانم بدەمەوە و نیەتیشم هەیە بیدەمەوە مامۆستا لە ڕانگەی دینیانی کانێتەکەم زۆر خراپ تێکچۆ وەڵی توانای دانەوەی قەرزەکانم نییە کرد چەند ساڵە کرێش ئێستا زەرەرێکی زۆرم کردیە چەندان دەفتەرم با بڵێن ڕۆیە و چەند قەرزاری چەند کەسێکشم مامۆستا من عەرز دەکەم بیدەمەوە و هیواشم ئەوەیە کە هەم بێ و بیدەمەوە بەڵام ئێستا من لێرە ڕۆحم دەرچێ ئەمڕۆ ساڵێکی 2 ساڵی دی هەر کاتێک یعنی لە ڕوانگەی دینی و مامۆستا من چین دەکردێ باشە باوکی درودی ئینشاءالله خۆی گەورە یارمەتی دەرت بێ پرسیارەکەش پرسیارێکی جوانە ئینشاءالله وەڵامێکی گونجاوە دەدەمەوە بە ئیزنی خۆی گەورە مامۆستا وەڵی یعنی لە دڵم بووی کە بێ مامۆستا یعنی زۆر خۆشە یعنی من ئێستا لەو حاڵەتەی من یەکێکم لەو کەسانی نوێژی مردوم لەسەر ناکرێت بەڵێ بەسەر چاوی شەڵا من قسە لەسەر بابەتەی جەنابەت دەکەم ویەکی دانەوەشمەیە قەسەم بە رەب العالمین عەرز دەکەم بیدەمەوە بەسەر چاو باوکی درودی ئینشاءالله قسە لەسەر ئەو بابەتە دەکەم بە ئیزنی خۆی گەورە ئینشاءالله گوێ بیستە خۆی گەورە پاداش تۆ بێتەوە سەلامەت بن یاخوا سپاس بۆ تەنابەت خوا لەگەڵ بێ یاخوا پەیوەندێکی ترمان خوشکە کاڵێ فەرموو الو السلام عليكم مامۆستا عليكم السلام ورحمة الله وبركاته دادەگەن الحمد لله جەناب تاماشا شکر لەخوا بەزارە تو باشی حاڵە سپاس بۆ خوای پەروەردگار فەرموو وڵای مامۆستا دوو پرسیارمانەیە بەڵێ فەرموو پرسیاری یەکەمت پرسیارێکم لەو بەینە لە تەلەڤیزۆن دەرچوو وتی کۆگایەکی عارەق سوتاوە من خوشکەمشمان ئەی لەخوا بەزیاد بێ مامۆستا گونەحباری بۆ قسەیە دوای پەشیمانیشەوە بووم باشە بۆ واموت دومازم خەڵکان لەڕێ دەرکردەوە بۆم عارەق خواردنە لەخوا بەزیاد دەسووتە بەڵێ پرسیاری دومیش مامۆستا دڵشکانن
کە دڵێکە بشکێن یا دڵت بشکێ بەڵێ مازە زۆر جا دڵم شکاوە دڵمان شکانە بە قسەی ناخۆش دەمش بازارێکی خۆی هەڵی کێشێ منش دڵی ئەشکێنم بەڵێ کە خۆی بەزل ئەزانێ بەرامبەرم خۆی بەزل ئەگرێ قسەی ناخۆشەکە منش لەو کاتێ ماوەسا قسەی دەماتە پێی ئەڵێم ڕەدیە دێتەوە بەڵێ بەڵێ ئەو خۆی بەزل ئەگرێتی ماوەسا زۆرم پێ ناخۆشە بێ لەو کاتەیە بەڵێ خوا جزای خێرت بداتەوە مامۆستا دەتوانم لە دوای بەرنامە پەیوەندیت پێوە بکەم وڵایی خوشکە کاڵە زۆر جاری کاشە لەم تەلەڤیزیۆنەوە لەم بەرنامەیە عەرزم کردم من موبایلم باوەڕکە لە ماڵیشەوە نییە بەریانی تەلەڤیزیۆن دەزانن بەهۆی گوێچکەی ناوەمە زۆر ناتوان موبایل بەکاربێنم بڕا پێسا کە لە تەلەڤیزیۆنم هەر موبایلم پێ نییە و لە ماڵیشەوە نیمە هەر پرسیارێکتان هەبوو ئەم بەرنامەشماندانە ئەگەر بکرێ ئینشاءڵڵا لە ڕێی ئەم بەرنامەیەوە داوای لێبوردن لێ دەکەم لە تۆش زۆر زەرور بوو بۆ خوای خوشکە باشەکەم نەک بۆ جەنابەت ئەینا دڵنیا بە بەسەر سەر و سەرچاوم بەس بڕوا بکە هەر لە ماڵیشە موبایل بەکار نایەنم زۆر سپاس بۆ جەنابەت دەستەکان خۆش بۆ تەلەفۆنەکەت ئەجمعین ئینشاءڵڵا سەلامەتان کە دادەگیان زۆر سپاس بۆ جەنابەت خاتو لەنجە فەرموو دادەگیان دوا پەیوەندیمان السلام عليكم عليكم السلام ورحمة الله خاتو لەنجە خوشکی بەڕێزم سەلامەتان لە شاری سۆرانی ئازیز و جوانەوە هەتا هەولێر سڵاوی خواتان لێ كم سلامت يا ربي ما استاذ بسيارم هبون زحمة نبي فەرموو پرسیاری یەکەمت پرسیار یەکەم جیرانی خەراب لێ بکەی چەندی چاکەیان دەگەت بکەی هە خەرابە بەڵێ نەزانم چ بکەین بە قورئان ژیانی تار بووە لە بە ئەو جیرانە خەرابانە ئەوە پرسیاری یەکەمت پرسیاری دووەم جاري دوامش دوحاکە من بە عەرەبی نازانم بەس بە کوردی لۆخۆ هەموو دوحایەت گۆت تازە هەمووەکەم بە کوردی بە عەرەبی فێر نابی ئەو ناتوانانی بە عەرەبی خۆ سێ چوار کەلیمەیە ئەوەندە قوریز قورئان زۆر زەحمەتە نەتوانم مامۆستا تەمەنم ڕۆیشتە لەو تەمەنە لە چه فێرەبین تەمەنی منداری حسان فێرەوی بەس لەو تەمەنە ڕاستە بەسەر چاو ئینشاءڵڵا خاتو لەنجە پرسیارەکە جوانە وڵامت دەدەم خۆشی زۆر زۆر مەمنون دەستماتەکە مامۆستا یا ڕەبی زۆر مەمنون سپاس بۆ جەنابیشتان بەڕێزان پرسیارەکان ناتوانین هیچ کە تەلەفۆن وەرگرین پرسیارەکان زۆر بوون و وەڵامەکانیشیان پێویستە و هێشتا تەوەری بەرنامەکەش شتێکی مابوو ببورنەوە کەسانی کە تا ئێستا هیچ کە پەیوەندیەکانیان وەرناگیری ئینشاءڵڵا لە دەرفەتی ئیشترا لە بەرنامەی داهاتوودا کاتمان لەبەردەستدا دەبێت لە خزمەتیەوە شا دەبین با بچینە سەر وەڵامی پرسیارەکان بۆ ئەو کاتێک کە ماوەمانە بەوانی بەخشین کاک شەریف فەرمووی لە حەمامدا کاتێک کە دەستنوێژ دەگری بسم الله الرحمن الرحیم دەکەی بەڕێزان زۆر ئاساییە زۆر ئاساییە بسم الله دەکەی شایەتمان دێنی دوعا دەکەی هیچ کاتێ ئەوانی کە بۆ دەستنوێژ دانراون هیچ شکالێکی لەسەر نێ کاک شەریف گیان زۆر بە ئیسراحەتی خۆت بسم الله بکە ذکرەکان لە ئەوەی کە بۆ دەستنوێژ دانراون بیان خوێنە هیچ شکالێک لەسەر نەبێ ئەوانە لە ناو حەمامدا کە پەیوەستن بە دەستنوێژەوە گرفتێکن نییە خوشکە تریسکە فەرمووی نوێژی پێشخۆر هەڵاتن فعلا نوێژی سنەت هەتاوەکو خۆر بەرز دەبێتەوە لەسەر شاخەکان کە کاتی نوێژی چێشتەنگاو دێ نابێ ئینسان لە دوای نوێژی بەیانیەوە دەستوری پێغەمبەر صلی الله علیه وسلم نابێ نوێژ بکەی بەڵام ئەوەی جەنابەت دەڵێ من لە پرسیارەکە دوا حاڵی بووم جەنابەت بۆ نوێژی بەیانی ڕۆژێ خەبەرن نەبووتەوە خوشکی بەڕێزم کە خەبەرن نەبووتەوە جەنابەت یان هەر بەڕێزێکی تر کە خەبەرن نەبووتەوە وەختی هەڵەستی خەریکە گزنگی بەیانیەدا واتە خەریکە خۆر دێتە دەرەوە لەم کاتەدا ئەگەر نوێژی سنەت بکەی دروست نییە چکە خۆر هێشتا بە تەواوەتی نهاتوۆتە دەرەوە بەڵام پێغەمبەر صلی الله علیه وسلم دەفەرمێ هەر کەسێک لە ئێوە بەهۆی خەوەوە نوێژەکەی فەوتا هەر کە خەبەری بۆ فەلیوسەلیها با دەست بەجێ بیکە واتە تۆ چاوەڕێ مەکە بڵێ وڵات دەدەقە چارەگێکی تر ڕادەوەستم تەواو تا خۆل لە شاخەکان دەدرێتێ و خۆل بەرز دەبێتەوە بەرەو ئاسمان فەلیوسەلیها دەست بەجێ ئەمە نوێژی فەرزە ئەمە نوێژی سنەتی چێشتەنگا و نوێژێکی سنەتی دەستنوێژ و ئەوانە نییە بەڕێزم دەست بەجێ کە نوێژی بەیانی هەر وەختێک خەبەرت بووەوە خۆر دەرنەچوو بوو خۆر دەرچوو بوو هێشتا بەرز نەبووەوە دەست بەجێ نوێژەکەت بکە ئەو بۆ شێوەیە قورئان بەبێ دەستنوێژ دروستە لە مەسەبی شافعیدا ئەگە مصحەفەکەت بەدەستەوە بێ واجبە دەستنوێژت هەبێ بەڵام ئەگەر لەبەر بیخوێنی یان لە ناو مۆبایلا بیخوێنی هیچ ئیشکالی لەسەر نیە بەبێ دەستنوێژ دروستە قورئان لەبەر بخوێنی بەس دەشت گران نەبێ
بەبێ دەستنوێژ دروستە قورئان بخوێنی یان لەناو مۆبایلا بیخوێنی بەڵام ئەگە مصحەفەکەت بەدەستەوە بوو لای مەسەبی ئیمامی شافعی ڕەحمەتی خوای لێبێ دەبێ دەستنوێژت هەبێ بەڵام ئەگە لەناو تەفسیرێک ئەوکو تەفسیری ئاسار و تەفسیری ڕەوان و تەفسیری تەوحید و کوردانی تەفسیری ڕێبەر و ئەو کوردیانی کە لە ماڵەوە هەن مادام لەناو تەفسیرا دەیخوێنی دەستنوێژیشن نەبێ هەر دروستە وەلای مەسەبی ئەبوو حەنیفە و ئەوان بەس لەشت گران نەبێ ئەگە بۆ تۆ قورس دەبوو هەمجا بچی دەستنوێژ هەڵگریەوە لە مەسەبی ئەبوو حەنیفە و زانایانی تردا دەستنوێژی هەر ناوێ بەڵام تا دەستنوێژت هەبێ باشترە و بەبێ دەستنوێژیش قورئان لە مصحەفیشا بخوێنی قورئان گونەهبار ناوی ئینشاءالله تعالی کاتێک کە بانگ دەبێت نوێژەکەت بکەی بەڕێزان کاتێک ئەو ئەفرەتانی لە ماڵەوە جویان لە بانگی مزگەوتە چاکتر وایە خێرە ئەسڵەکە ئەوەیە جوابی بانگەکە بدەوە چاوەڕێ بکە تا بانگتەوە دەبێ وەڵامی بانگ دەربدەوە دوعاکانی وەسیلە بخوێنە لە دوای بانگەکەوە ئەمجا نوێژە فەرزەکەت بکە بەڵام جاری وایە تۆ واسارەکە لەبەر دەرگا لەسەر دۆستاوە هاوڕێیەکە تەلەفۆنی کردو موعیدێکی تایبەتی هەیە بانگەکەش مؤەزین بانگێکی ڕێک و پێک دەڵێ لەوە چ دەقە و نیوە و 2 دقەی پێ بچێ تۆ کە بانگیدا نیشانەی ئەوەیە وەختی دخولی نوێژەکە بوواتە و نەختی نوێژە فەرزەکە بووە دەست بەجێ بۆت هەیە نوێژەکەت بکەی و گونەهبار نابی و نوێژەکەت دروستە بەڵام ئەگە دەرفەت لە بەدەستا بوو پەلەپەل مەکات جوابی وەڵامی بانگەکەش بدەوە عەرزمکردن با خێری ئەویشە بەنسیب بێ و بە ئیسراحەت نوێژەکەشت بکە ئەگەر کاتی بە پەلە و زەری و ریشتە بوو هەروتی ئەڵڵاه ئەکبەر واتەوە کاتی نوێژ هاتووە دروستە نوێژەکەت بکەی خوشکە کاڵێ پەیوەندەکەی پچڕا داوای لێبوورنی لێ دەکەین وەزام دواتر پەیوەندی کردەوە گەر هاو خەمان خوشکە کاڵێ بێت دواتریش پەیوەندی کردوێتەوە ئومێدەوارم هەر ئەو بەڕێزە بێ کاک خالیدیش فەرمووی بۆڵاهی فێری نوێژ نابم بە عەرەبی دیارە بینا لەسەر قسەی خۆت کاک خالیدیان خوای گەورە هیدایەتی هەموو لایەکمان بدا هەموو شتێک لا یکەلیف الله نەفسا إلا وسعها ئەم ئاەتە دوو مانای هەیە یعنی خوا شتێکی داوا لێ نەکردوین کە لە تواناماندا نەبێ ئەوەی کە داوای لێکردوین لە تواناماندایە مانای دووەمیشی ئەوەی کە تۆ هەوڵ و هیممەتی خۆتن نوان ئەوەندەی هەوڵت دابێ لە ڕێگەی گوێگرتن لە مۆبایلەوە لە ڕێگەی گوێگرتن لە کاسێت و شریتەوە لە ڕێگەی چوونە لای مامۆستای ئاینی و خەڵکی خوێندەواری ئاینیەوە گەنجێکی ناو ماڵەکەتەوە هەر فێر نەبووی خدای ئەرحەم الراحیمین لە هەموو کتێبە شەرعیەکاندا دەفەرمێ دروستە کەسێک کە نەیتوانی نوێژ بە عەرەبی بخوێنێ واتە وەکو ئەوەی کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە سونە ناباسی کردووە یان قورئانەکە وەک خۆی بخوێنێت دروستە بە زمانی دایکی خۆی بە زمانی شیرینی کوردی بخوێنێ ئینشاءالله کاک خالیجان تۆ هەر هەوڵی خۆت بدە هەر فێر نەبووی بە نوێژە کوردیەکانت بە خوای گەورە لە هەموو زمانان وەکو یەک حاڵی دەبێ بەڵام ئەوە قاعیدەی شەرعیە تا وەکو خۆی بیخوێنی واجبە فێر ببی کە هەر فێر نەبووی نابێ بڵێ وەڵام نوێژ ناخوێنم تەنانەت بە کوردیش نەتزانێ بە بەقەدەر قیاسی نوێژەکە ڕاوەستەی ذکر بخوێنی سوبحان الله بکەی ئالەو کاتانەدا خوای گەورە بۆ خۆی علیمە بۆی کە لێرە لە ناخی دڵتایە و لە محاولە و توانای تۆدایە کاکە خالیدی ئینشاءالله هەموو نوێژەکانت دروستەن دایکی محەممەد فەرمووی نوێژی قەسر و جەمع بەیەکەوەی بیانکەیان ناوبڕی بکەوێتێ نانا دادەگیان ئێستا تۆ نیوەڕۆ عەسر بەیەکەوە دەکەی هێناوت نەپاڵ یەکتر کە دوورکان نوێژی نیوەڕۆت کرد بە قەسر و جەمع نابێ قسەی دنیایی بکەیت ئیلا مەگە حاڵەتێکی زۆر زەرورە بە ئایا نایەک ئەبێت دەست بەجێ کە سەلامی دوورکاتەکەی عەسرت نیوەڕۆدایەوە یەکسەر هەستی دوورکات نوێژی عەسریش بکەیت نابێت ناوبڕ و فاسڵ و ڕۆیشتن لە بەینیاندا هەبێت دەبێت دەست بەجێ بە دوو یەکەوە بن جەمعت کردوون لە پاڵ یەکە نابێت ناوبڕێک بکەوێتە ناوەیانەوە فەرمووی وەڵامی بانگ بدەیتەوە بەڵێ وەڵامی بانگ لە ناو وەڵامی بانگ پێویستە ئینسان وەڵامی بانگ بداتەوە بەڵام دڵەگە لە شوێنێکە پرسیارەکەی بەم شێوەیە بوو لە شوێنەکەی کەسێک قسەت بۆ دەکایان لە دایرەیەکەی لە سەرەیەکە وەستای بابەتەکەی تۆ بە شێوەیەکە لەو کاتەدا مەجالیان نەدەدای کە جوابی بانگەکە دێ و بانگەکەش گوێ لێوە لە مکەبەری مزگەوتەوە دەدرێ بۆ ئەوەی کەوا مەحروم نەبی لە خێرەکەی و عوزرت هەیە دوای ئەوەی کە هاتی ئەملاوە بانگیشتەوە بووە تۆ دەست بەجێ وەڵامی بانگەکە بدەوانە دوعای اللهم رب هذه الدعوة التامة دوای بخوێنە خدای گەورە پاداشتی تەواوت دەداتێواتە ئەجرەکە لە دەست نەچۆ بڵێ وڵات تازە بانگەکە ڕۆی نەخێر لە دوای بانگەکەەوە مادام تۆ بە عوزر نەتوانێت وەڵامی بدەیەوە جوابی بانگەکە هەر دەدرێتەوە و لەو خێر و بەرەکەتە مەحروم نابی بێبەش نابی سێم فەرمووی لە حەمامە خۆت دەشوی زیکری ئێواران وەختەکەیەتی نانا لە حەمامە زیکرەکان مەکە دەخس خۆت بشۆ کە خۆشتنی ئاسایی تەواو و دەستنوێژ بگرە هەر لەناو حەمامەکە وەرە دەرەوە با دوای نوێژی مەغریب بێ ئەو کاتە با مەغریب بانگیدا بێ زیکرەکانی ئێواران هەتا وەختی خەوتنیش هەر دەمێنن کاتیان بەسەر ناچێ ئینشاءالله لەناو حەمامە زیکرەکان مەخوێنە باوکی درود فەرمووی قەرزار بووم یعنی بەهۆی بابەتێکەوە ساڵانێکە قەرزار بووە کاکە گیان باوکی درود پرسیارەکەت زۆر جوانە حەدیثی پێغەمبەر صلی الله علیه وسلم
ئەو کەسێک کە قەرزار بێ ئەوەی کە پێغەمبەر صلی فەرمووی هەموو نوێژێک لە هەموو تەحیاتێکە فەرموویەتی اللهم إني أعوذ بك من المأثم والمغرم یا ربی خوا لە قەرزاری بمپارێزی، خوا لە قەرزارێک کە نەتوانم بیدەمەوە. ئەم جۆرە قەرزاری تۆ دەبێت دوعا بکەی خوا بتپارێزێ. ئێستا کانەکە تووشی ئەو تاقیکردنەوە بووی ابتیلایەکی خوای پەروەردگار و تاقیکردنەوەی بەسەر تا هاتووە. وەڵی کاکە باوکی درود خوا سەیری نێتی ناو دڵت دەکا. ئەو کەسەی کەوا قەرزێکی لایە ئیهمالی تێدا دەکا هیچ پێی ناڕەحەت نێت لە جا چیم لێ دەکەی شکاتی لای حاکم و پۆلیسم لێ بکە 2 ڕۆژ دەگیرێم و بەردەبم خۆ حکومت چیم لێ دەکا بەڵام مانگی 250 دینار هەزاری تەبعیب دەوە کە بە حیاتی نادرێتەوە بەڵام لە دڵەوە ناڕەحەتنی ئەگەر هەر کەسێک قەرزاری خەڵک بێ و ئێرەی کە لە سینایەتی و بەس خوا پێی دەزانێت والله کەیف ساز بێ و وابزانە ماڵی عالەمی خوارد و ڕزگاری بۆ حکومەتی شیچی بۆ لەگەڵ نەکرا کابرا با لە گوپی خۆیدا کورد دەڵێ والله دروست نوێژی لەسەر بکەی والله گونەهبارێکی حتا بڵی لای خوای پەروەردگارە بەڵام بەخواوەی وەکو جەنابە دەڵی باوکی درود کە ئێرت ناڕەحەتە کەوەی لە سینەتدا ئیسراحەتی نییە والله خۆزگە دەخوازی ئێستانبوڵ و ماڵت هەبووە بتفرۆشتایە ئەوەی لە توانەتدا قەرزی خەڵکت بدایەوە بەخوا سەیرینێتی ناو دڵت دەکا ئینشاءالله ناومێدیش مەبە لە ڕەحمەتی خوا باوەڕتان هەبێ ڕەحمی خوا ئەوەندە فراوانە تۆ بەزنێتت پاک کە بڵێ خوا لەم قەرزاری ڕزگارم کەی بەردەوام دوعا بکە ئینشاءالله خوای گەورە دەرگایەکی ڕەحمەتی وا لێ دەکاتەوە خوا قەرزەکانت بدەیتەوە کاکە خوای گەورە دەرگاکانی هەندە فراوانن ئینسان مەحروم نابێت لە ڕەحمەتی خوا والله ئەگەر تۆ ئەمنێتە پاکانە بکەی بەردەوام لە خوا بپاڕیتەوە خوا دڵی خاوەن قەرزەکان بۆ نەرم دەکا ئینشاءالله بە دڵێکی سافەوە گەرنەدا ئازادەکەن و لە قیامەتە هەر کەسەش دەچێتەوە حزوری خوای پەروەردگاری بەنێتی ناو دڵی ئینشاءالله تۆ دایمە خەمباری ئەم قەرزانە بە و دایمە دوعا بکە و لە خوا بپاڕەوە کە دەرگای ڕەحمەت لێ بکاتەوە تۆ نوێژت لەسەر دەکرێ نوێژت دروستە نوێژ و عیبادەت لێ قبول دەکرێ هەر کەسە خوا سەیری نێتی ناو دڵی دەکا و لە قیامەتە بەو نێتەی خۆت حیسابت لەگەڵ دەکا یا ڕەبی باوکی درود خوای پەروەردگار تۆش و هەموو قەرزاران یا ڕەبی خوای گەورە ڕزگارتان کە و دەرگای ڕەحمەتتان لێ بکاتەوە خوشکە کاڵە فەرمووی عەرەخانە سوتا بوتمان ئەی خوا لێت بەزیاد بێ کوڕە 100 جار خوا لێ بەزیاد بێ عەرەخانە شوێنێکی بەڵایە ئێمە 2 کەسمان هەیە بەڕێزان عەرەقخۆر کە ئیبتیلا بووە خۆشی دەڵێ وەڵڵاهی گونەهبارم وەڵڵاهی شەرمەزارم بەڵام گرفتار بووم ئیدمان بووم ئێمە دەبێت بە زەیمان پێدا بێتەوە ئەبێ بە نەرمونیانی لەگەڵ یا تەعامل بکەین ئەبێ ڕێنمایی خێری بکەین هەنگاو بە هەنگاو لەم نەخۆشیە دووری خەینەوە ئەمە عەرەقخۆرە بەڵام عەرەق فرۆش ئەوەی کۆگای عەرەق دادەنێ ئەمە گونەهبار نییە ئەمە تاوانبارە ئەوە واجبە حکومت بەڕاستی لە ناوی بەرێ واجبە مسلمانان ئەگە غیرەتیان هەبێت لە هیچ کۆڵانێکان نەهێڵن کۆگای عەرەق هەبێت جاگە خوای کرد بۆ خۆی سوتای یاخوا دەستت خۆش بێ و دەمی منیش لەگەڵ تۆدا لە خوا بەزیاد بێ خۆزگە هەرچی کۆگای عەرەق لە وڵاتی مسلمان و کۆڵانی مسلماناندا نەمایە نەخێر هیچ گوناهت نەگەیشتێتەوە دەستت خۆش بێ ئەبێ بە لە ناوچوونی هەر بێ شەرعیەک بەتایبەت ئەوانە تاوانبارن ئەو کەسانی کەوا موادی مخدر دێنە وڵاتەوە مادە هۆشبەرەکان ئەو کەسانی عەرەق و مادە سەرخۆشکارەکان دێنن بە خەڵکی دەفرۆشن کۆگای بۆ دادەنێن عەرەقخانە دەکەنەوە ئەمانە گونەهبار نین ئەمانە تاوانبارن تاوانبار دەبێت بە هەمومان بەگژیدا بچینەوە بەڵام گونەهبار دەبێت بە زەیمان پەیدا بێتەوە دەستت خۆش بێ و ئینشاءالله خوا بۆ نێتە پاکەی خۆت خوای پەروەردگار خوشکە کاڵێ پاداشتان دەداتەوە دەڵێ دڵی یەکێک بشکێنی یان دڵت بشکێنی وڵای لە دنیادا دڵی خەڵکیشمان شکاندەوە دڵیشمان دەشکێندرێ بەڵام باشترین کەس ئەو کەسەیە کە دڵی پاکە واتە کاتێک کەسێک خراپەی بەرامبەر دەکە ئەگە خوا ڕەحمەتی پێ بکات تۆ چاکەی بەرامبەر بکەی کەسێک تەکەبورت بەسەرا لێدا تۆ بەدەمیان نەچێەوە بەزەیت پێدا بێتەوە بڵێ وەڵی فەقیر حاڵە یان بە زمانێکی شیرین ئامۆژگاری بکەی بڵێ ئەم شێوازە هەڵسو و کەوت و قسەیکردنەی تۆ بەخوا شتێکی باش نییە ومێدەوارم بەخوا دابچەوە ئەگەر تەحملی قسەی دەکرد و خراپتری لێ نەدەقەومە بەڵام بە هەر حاڵ گەر نیە و کەسانە ئازاکە کە دڵیان شکاندوی ئەگەر ئەوەندە قورس نەبێ و هەوڵش بدەین بەسەر خۆمان ئازاڵ بین مادام دەچینەوە قیامەت بەخوا یەک دڵشکاندن زۆرە ئێمە دەچینەوە قیامەت و ئەم دنیا ڕوونەمان لەبەر دەستا دەرەچێ لەوێ پەشیمانیەک تازە سوودمان پێ ناگەێنێ با تا لە دنیا داین حتا بۆمان دەکرێت یا ڕەبی خوا ڕەحم بە منیش و بە تۆش خوشکی من بکە هەموو مسلمانان خوا ڕەحممان پێ بکات دڵی خەڵک نەشکێنین خوا لە حەقی خۆی لێت خۆش دەبێت بەڵام لە دڵشکاندن و ئازادەن دڵی بەرامبەرەکان ئینسان تووشی گوناهی گەورە دەبێت خوا بمان پارێزێ خاتو لەنجەوەکو دوا پەیوەندی دەڵێت جیرانی خراپ چی لەگەڵ بکە یەکەم پەنا بگرێ بەخوا بڵێ یا ڕەبی خوا من جاری سوء خوا لە دراوسەی خراپ بمپارێزی خوا لە شەڕی دراوسەی خراپ بمپارێزی هەوڵ بدە خۆتی زۆر لێ پارێزە گوێی خۆت کەڕکە کبکە بەرامبەر بە قسەکانی وەڵامی مەدەوە بڕۆ ژووری خۆیت و لەبەر دەرگا لەگەڵ یا دامەنیشە دەم مەخە دەمیەوە ئەمان هەموو چارەسەرن وەڵی ئەگە بۆشت گونجا خوشکە لەنجە حتا بۆت بکرێ ئەگەر بۆت گونجا خانوەکەت بەکەمتر بفرۆشی دوو کۆڵان دوو گەڕک بڕۆی بە وڵاترەوە قازانستە
کاتێک کە زانی دراوسێکە لەگەڵ یا ئیدارە ناکەی حتا بۆت بکرێ یەکەم پەنا بۆ خوا بڕە بڵێ خوای گەورە دەرگای ڕەحمەتم لێ بکەی و ڕزگارم کەی لە دراوسێ خراپ دووەمیان عەرزم کردی گوێی خۆت کەڕکە کبکە زۆر گوێ بۆ قسەکانی سووک مەکە وەڵامی مەدەوە سێیەم خاڵی چارەسەری بنەڕەتی عەمەلیاتەکە ئەوەیە هەوڵ بدە ماڵەکە لەو شوێنە بگوازەوە خانوویەکی 200 مەتری تێ بیکە بە 150 150 تێ بیکە بە 100 مەتری بەڵام بۆ شوێنێک بڕۆ کە دراوسەکانت پێشتر هەڵسەنگان دەبن کە بە ئیزنی خوای گەورە بە خەڵکی باشیان دەزانی دوعای تەحیات بە کوردی دەڵێن فێر نابن بەڵێ وە عەرزم کردی دوای ئەوەی ئینسان محاولەی خۆی کرد ئەو دوعای کە پێغەمبەر صلی الله عليه وسلم وەکو چۆن سوورەتێکی فێری قورئان دەکرد فەرمووی ئەوەم سەحابەکان و ئومەتی فێر دەکرد بەڵێ بە زمانی کوردی شیرینی خۆمان دروستە لە دوای پێش سەلامدانەوە لە دوای تەحیاتەکە بیخوێنی ئینشاءڵڵا بابەتەکە دروستە ئەگە بەڕێزان کاتی برادرانی کۆنتڕۆڵ ئاماژەم پێ بدەن لەماوە یەک دەقە دوو دەقەیەکی تریشمان بە کات پێ ببەخشن بە ئەم بابەتە تەواوکەم بەڕێزان ئەوەی زۆر گرنگە لە باسی دەرسی تەحیاتە ئەوەیە ئێمە باسی تەحیاتمان کرد تەحیات لە کوێی نوێژایە دیقەت بدەن لە کۆتایی نوێژدایە ئەزانن لە تەحیاتە سێ شتی گەورە هەیە یەکەم التحیات لله تحیەکردن بەرامبەر بەخوای پەروەردگار دووەم سڵاو ڕاستەوخۆ السلام عەلەیکە بە کافی خیتاب وەکو بەرامبەر بە پێغەمبەر صلی الله عليه وسلم دانیشتوی سڵاو لێبێ ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەزانی چەند گەورەیە سێیەم سەلام و ئاشتی و ڕێز و خۆشەویستی خوایە بۆ ئێمە و سەرجەم بەندە چاکەکانت ئەم سێشتە گەورە لە تەحیاتە ئەزانن تەحیات ئەم سێشتە گەورەی تێدایە لە چ کاتێکا دێن لە کۆتایی نوێژە ئەبێت تۆ فاتحات خوێند بێ قورئانت خوێند بێ ڕکوعت برد بێ سوزدەت برد بێ ئەم جا دەگەیشتە ئەم کۆتاییە یعنی تۆ هەموو پێشەکیەکانت کردووە بەس بۆ ئەوی خوا ئەم فەزڵت بداتێت تەحیات بۆ الله سبحانه وتعالى سڵاوی ڕاستەوخۆ لە محەممەد المستەفا صلی الله عليه وسلم نواندنی سەلام و ئاشتی و خۆشەویستی ناودڵت بۆ تۆ بۆ ئەهلی مزگەوتەکەت بۆ ئەهلی گەڕەکەکەت بۆ هەموو عەبدە ساڵحەکانی خوا لەسەر زەویدا ئەزانی چەند گەورەیە يعني تۆ لە کۆتایی نوێژە گەیشتوویتە لوتکەی بەرزی ئیمان بۆیە ئەم سێ مەجالت پێدراوە ئەم جا دوای ئەوە بینی خۆت و خوات چاک کرد بینی خۆت و پێغەمبەرت ڕێککە صلی الله عليه وسلم دڵت پڕ بوو لە خۆشەویستی و ئاشتی بۆ ئیمانداران ئەم جا شایەتمانی بە حەق دێنیڵی ئەشهەد ئەن لا إله إلا الله وأشهد أن محمدا رسول الله چاولێ ئاخری تەحیات بە شایەتمان دێ ئەم دینە هەر بە ڕووکە ژوەری مەگرن لێ حاڵی بن بەڕێزان بۆیە تەحیاتی نوێژ ئەوەندە گرنگە آخر قسەشم ئەوەیە باسی پەنجە جوڵاندنی شایەتمانمان کرد ڕوونم کردەوە کە ئیمام شافعی ڕەحمەتی خوا لێ بێت لە فەرموودە وەریگوتە دەفەرمێت کەوتت ئیلا الله پەنجەت ئاوارە ڕاگرە وە سەیریشی بکە ئەمە هەر بۆ ئەمان لێ نەکا یەکێ وەڵا فڵان کەس چونکە پێی ناخۆشە من ئاوا دەکەم ئەوەی تریان وەڵا لە ڕقی تۆ کە پەنجەت دەجوڵێنی من پەنجەم ئاوا دەکەم نا با ئێمە ئەو واز لێ بێنین بگەڕینەوە سەرەوەی کە پەنجەت ڕاگرت سەیری بکە بەرەو قیبلەی بکە یعنی ئاگال لێ بێ ئەی ئیماندار تۆ وتوتە ئەشهەد ئەن لا إله إلا الله ها پەنجەت بەرز کردەوە ڕادگرت مستەقیم ڕێک دوای داینەنەوە حتا سەلامدانەوە کۆتاییان هەستانەوە بۆ ڕکاتی دووەم سەیریشی بکە و ئاگال لە پەنجەکەت بێ سەیری شتوێنی ترمەکە یعنی ئاگاد لە ئیمانەکەت بێ ئاگال لە شایەتمانەکەت بێ کوڕە لە دەستی نەدەی بەڕێزان هەر شتێک لە دەستی بدەی قەرەبووی دەکرێتەوە لە دنیادا والله هەر شتێک لە دەستدا بێ بە ئیزنی خوا قەرەبووی هەیە بەڵام واللهی لە دنیا و لە قیامەتە شتێک کە لە دەستتدا قەرەبووینی ئەوی شایەتمانە توحيدي لا إله إلا الله محمد رسول الله صلى الله عليه وسلم أم پنجه پێت دەڵێ ئاگاد لێبێت تۆ هەموو ڕۆژێ پێنج فەرزە دەڵێ ئەشهەد ئەن لا إله إلا الله پەنجەت بەرز کردەوە ئەم پەنجەیە لە قیامەتە شاهیدیە ئاگاد لێبێ عەقیدە و بیر و باوەڕەکەت لە خەتەرایە والله هەموومان عەقیدەمان لە خەتەرایە ڕۆژانە ئاگاد لێبێ موشریک نەبی کافر نەبی منافق نەبی ئەگەل لە شایەتمانت بێ بەڕێزان تەحیات دەرەوە نییە وەڵا فڵان کەس پەنجەی ئاوا لێ دەکەم من پەنجەم ئاوا لێ دەکەم ئەو پەنجەی ئاوا نا ئەگەل لە پەنجەی شایەتمانت بێ لە لا إله إلا الله محمد رسول الله صلى الله عليه وسلم خۆشەویستانم ئیماندارانی بەڕێز لەم کەناڵەوە لەبەر خوا بە خۆم و بە ئێوە دەڵێم والله ئەمڕۆ هێرش دەکرێتە سەر عەقیدەمان دەیانەوێ بتکەن بە مولحید ئەیانەوێ بتکەن بە موشریک ئەیانەوێ بتکەن بە کافر ئەیانەوێ بتکەن بە منافق ئەم پەنجەیەت ئاگالێ بێ پەنجەت بەرزکەیتەوە داینەنەیتەوە حتا لە ئینشاء الله خوا ڕەحممان پێ بکە ئاخر لەحزەی سەر مەرگمان پەنجەکەمان ئاوا بێ کە ڕوحمان دەرەچێ لا إله إلا الله محمد رسول الله يا ربي خوا لەسەر ئەم عەقیدە و بیر و باوەڕ و پاکە
یا ڕەبی خۆی پەروەردگار بمانژێنی و بمانمرێنی و بە ڕووسوری بینەوە بارەگای تۆ لەگەڵ هەموو ئەو بینەرانەی کە ئێستا سەیری ئەم بەرنامەیە دەکەن، ئەوانی کە تەلەفۆنیان کرد، ئەوانی کە پرسیاریان کرد. خۆی پەروەردگار پاداشتی ئەم بەڕێزانش لەم کەناڵە هاوکارانی بەڕێزم لە ئامادەکردن و پەیوەندیەکان و ڕووناکی و کۆنتترۆل و هەموو ئەو بەڕێزانی کە بەم بەرنامە و خاوەنی کەناڵەکەەوە ماندوو بوون، دەستی هەموو لایەکیان خۆش بێ، دەستی هەموو لایەکتان خۆش بێ. کۆتایی بە بەرنامەکە دیان و دەڵێم وەسەلام عەلەیکم وەڕەحمەت الله وبەڕەکاتوه.